بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاو. ئەم جارە بەرنامەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ ڕووی کردوتە شاری هەولێر، شاری هەولێری پڕشارستانیەت، هەولێری قەڵاو منارە، پایتەختی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم جارە بەرنامەکەتان لە دەرگای ماڵێکەدا، ماڵی هونەرمەندێکی ماندووی بواری شانۆ، هونەرمەند سعدون یونس. فەرمووی. مامۆستاجە ئەم کاتێ بە شوێنی قوربان ئەحواڵێ شکر باشی ئەحواڵە باشە. ئەم جارە بەرنامی وێنەکانی دوێنێ لە دەرگای ماڵی ئێوەیە. ئەمانەوێت لە میانی ئەم بەرنمەیە تۆ بدوێنین، بزانین سعدون یونس لە مناڵیەوە تا ئێستا چۆنی هێناوە. زۆر بەخێر قوربانت، زۆر سپاس. هەولێر بە مێژوویەکی کۆنەوە، بە قەڵایەکی سەربڵندەوە، خاوەنی ئەو شارستانیەتە لە مێژینەیە کە هەمومان شانازی پێواکەین. ئەم مێژووە کۆنە هەڵگری کایی جۆرا و جۆرە. یەکێک لەو کایانە هونەرە. زۆرن ئەو ناوانەی دەمێکە پەیامی هونەریان هەڵگرتووە و ناو ناوبانگیان لە هەولێر و بگرە لە کوردستانیشی تێپەڕاندووە. یەکێک لەو هونەرمەندانە هونەرمەند سعدون یونس شەمسەدینە کە لە ساڵی 1948 لە شاری ڕانیە و لە خێزانێکی مامناوەند لەدایک بووە. کوڕی شەمسەدین خدر ئیبراهیم جەرجیس و نەفیسە مەولود شێخۆیە. ساڵی 1966 خانەی پێگەیاندنی مامۆستایانی لە هەولێر و ساڵی 1973 پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا بەشی دەرهێنانی بە پلەی یەکەم تەواو کردووە. لە ڕۆژی 23 دوی ساڵی 1967 لەگەڵ هونەرمەندی خوالی خۆش بوو سەمیرە عەبدۆک عەساف هاوسەرگیری کردووە و خاوەنی 5 کوڕ و 4 کچە کە بەداخەوە لە ساڵی 2012 یەکێک لە کچەکانی بە ناوی خەندا کۆچی دوایی دەکات. ئەم هونەرمەندە سەرەتا بە نووسینی ڕۆمان و ژانرەکانی تری ئەدەب دەست پێ ئەکات و پاشان دێتە نێو دنیا فراوانەکەی هونەری نواندن. خاوەنی زیاتر لە 120 کاری هونەریە وەکو دەرهێنەر و ئەکتەر و وێنەگەر. نمونەی کارەکانیشی هەبوو نەبوو، کۆلارە، محەممەد و سێوێ، خات و کلااوزەر، گوڵاڵە، قاسپەیکە و مالی سەرگردەکە، کەونە دەرکە، گەڕەکە کەمان و دواکاریشی فیلمێکە بە ناونیشانی ئەمریکانۆ و زنجیرە درامایەکی تەلەڤیزۆنیش بە ناوی کەونە دەرکە. مەخابن ساڵی 2007 خات و سەمیرە کۆچی دوایی دەکا و ئێستا هونەرمەند سعدون یونس هاوسەری هونەرمەند کانی ڕەشی حەسەنە. مامۆستا لە ژیانیدا سکرتێری سەندیکای هونەرمەندانی هەولێر و سکرتێری تیپی هونەری نوێی کورد و بەڕێوەبەری تیپی نەتەوەی هەولێر و بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی هەولێر بووە. ئەم هونەرمەندە عاشقی کوردستانە و هەولێریش بۆ ئەو شارێکی سۆزدارە چونکە وێزگەکانی ژیانی تیا بەسەر بردووە. هونەر لای مامۆستا سعدون دیوی جوانی ژیانە و میلەتی بێهونەر لەلای ئەو ناچێتە ناو قوڵایی مێژووەوە. بابچینە سەیرانگە فەسلی بەهارە، بابچینە سەیرانگە فەسلی بەهارایە، کوڕ و کچۆنای بۆی چاوەنوارە وای بۆی چاوەنوارە. لە دوای ئەو ڕاپۆرتەی کە لەگەڵ بینەرانی خۆشەویست سابینیمە چەند مەڵۆیەک بوو لە شارای وێزگەکانی ژیانی جەنابێ، بەڵام ئەمانەوێ سەرەتا عادەتی بەرنامەکە وایە هەر کەسێ بێتە ئێرە لە باوکیەوە دەست پێ بکەین. ئەگەر بتوانی باسێکی باوکتمان بۆ بکەین.
باوكم يونس شمس الدين يعني كابرايك بابلن خلش الشاري هولير باش ديناسن لبروي كاتي خوي سيستمك ابو كولتورك ابو لهولير بيانيان على عراق برز دبوا كاتي باش انيوران على كداده بزيوا او موسيقى على برز كردنوا على دانا خواروا باوكم بو لشو أو ذكر لبيش محافظه ذكره هل شويني استاكا كون باريس غاربو كموسيقى جديده درا دبوا همش تك بوستي يعني بني ادم بوستي وتنبير هرشتك كتزوله دكا دبي بوستي ريزلينان لو لبو او الله بيانيان برز دكرايا ولا كاتي دام طاوبنا زادش كذا زادش كذا دبزيو لبيانيان هر باوكم بو اورانش هر باوكم بو لقراو حالج باوكم بابلين حزيله ورزش بو ماشا يونس شمسدين يونس شمسدين خلشي تقرا كيكي ناهولير لا هولير اما اصلا بابنا خلشي دلقولين يعني ممونت 20 كيلومتر لهولير دوره باتجاه مخمور قوير باوكم طبعا عائليه نانواي بناو بانج الشاري هوليرن دا انقول بابيرم شمس الدين بياندو شموي نانا اما لبيرما طبعا كات جيغا معنا بو تايبت بنان فروشتن انا هم لبيره بلا من براسي لبروي باوكم زور من خوش دويس يعني حتى برا كان بعمل برا قورشم زور زاد يقول كاتو زور لقر سعدوني لقر يمني همو توناك برا قورب وين برا بتشوكي جوي امنا قورب نكسكم هو يشيبو يونس شمس الدين ام خوش يسيبو تو خوش يسكي يقول سعدون لمن دسي يعني بابلين زولي بشكل يك زولي او دو بيركرنوي سكباكم بهيش تكرازين ده هم جاني هل دو وران كاري دقرا اشتك نبو دابني شي طب دابني شي بلا خلاص او جانو يتر او دبيبي بمسري بوش انا رازين دبو جاني هلا قران كاري هو يشيبو بالرحمة بباوكي بوشيو ام بوقي سربازي بو او الايا او ليدا وكي تشيبو الموسيقى جنب باوكم اخر للري سربازي سرباز بوليس هيك موسيزياني سربازي بوا او شيء كذا صالي چند دقيقه بو باوكم صالي شانزه لدايق بو 1916 لدايق بو وصالي هشتا وحافت باوكم وفاتي كر بابنا 8 حفتا ويكسال بلام سيرك او بو دايكم زور نخوجو من لبغداد قرامه صالي هشتا وحفت او كاتي تقاعد من لبغداد من ثم بغداد لبروي ايمان قواستبو من يان قواستبو بريبري تلفزيوني سماوه تلفزيونك تعزد عند رابو سماوه مسناي بيضلين ترمزاني ما وكو شتيك كمن دور بكرم ولا كردستان خراوي شي بادبانه نتسم كانتسم او كاتي بوتبو داوا بكيكاتو مدش طاونه كده تمنش كسكبهم داواي خانشين كل يكسر خانشين كرامو قسم لقلباوكم كل بالتليفون لبو مالوا قلت هيك خد بي سخلد مكا من ضمن ايام كجانا شي تعزد بو دكريتوا كهات ما نمتواني هل ببي او بير جواني كبو غورانكاري هيبو باوري بوش ابو كتو توين غورانكاري فعلا نجدم يبلم لو كاتو من خانشين كرام هيس بي وندين با بو مسر بخويك او كاره هنريانا قالك جوازن لقر او كاره هنريانا او جيانيكا بنورمال بالمسري باوكم لو كسانا بوكا زور بي خوش بو لنا خزاني ما بس ام خزانه شي قالك قورين بس ام لبواري هنر كارم كردو خيندن بطاوي كلا بغداد بخوينمو وشهاده بدز بينم لنا خزاني ما تاق النفر اما حفتاو لحفتا كزياترين تاق النفر تشبي تدروي ولا هر امن شو مدروي ولا بابرين اواني كسيان صدر لمن زياتر فهو قران كاري كهردم لخانو كردن يعني ما وق مال ملتيرا وبدي ما اير ودسما يعني جيانا كم هر بوشويكا تواتر جنابي رحمتي يونس بله شمس الدين يونس شمس الدين باشي بيكا كتو لو تشوي باشي بيكا كتوش بار وهبوكا تشاق بستو نبي لجيات بالضبط صار كي جني انا باوكم لتمنى قورة جنينا بعكسي هموما لبروان لا خوي باز دكا لا خزانة شي هجار بون ما وك حرسي الشو يعني إشكالي ذكر خد زاني في تان ليدان حسحسي في تليدان وفي تليدان يتلقى كاري ذكر دايتشم لو باوكم يعني شيك بزور شيك بو آمالي
باوە بڵێن دەگوت دایکت مەیلێکی کەتە لای من يعني او يخص سر او دست سوري مثلا یەکسەر خستێ لای ئەو ئیتر با بڵێ ناوا بزانم لە ساڵی 44 یعنی ژینە دەکە 28 ساڵ طبعا بۆ ئەو کاتە ئەو کاتە زۆر یعنی ئەمە لە ندەبوو خەڵک واژ زووژن بێنێ نە ئێستا من لە 17 ساڵی ژنمینەوە لە 18 ساڵ بوومە باوک تمام 18 ساڵ بۆ باوکم ئەو یەکێک لە 44 ساڵی یعنی بڵین لە 28 ساڵی ژنبینی ئەو کاتی تەمەنەکی گەورە بوو هیچ ڕێگایەکت شاز ینی لە بۆ ژیان تاقە ڕێگایەکەوە بوو کە ئەتوو خێزان دروست بکە دایکیش هەر خەڵکی هەولێرە داچم خەڵکی هەولێرە بەڵێ و داچم لە با بڵێن خەڵکی هەولێرێکی تەواوە باوکم کوردەواریەکی تەواو دەشت با بڵێن دایکم هەولێرێکی تەواوە دوو کولتوری زۆر سیر تێکەڵی یەکتری بوون بەڵام باوکم تەوان داکەر نازدارەوە ناتوانانی قسە بکەی بەڵام باوکم کابراکی زۆر ئەکتیو بوو زۆر ئەکتیو بوو بەرهەمی ئەم ژنێنانەی ڕەحمەتی باوکە لەگەڵ دایکە کاچەنە تا ئێستا ناوی دایک شتێ پێ نەبتوین ئەو دوانە بەرهەمی با بڵێن ئەم هاوسەرگیریە چەند مناڵ بوون لەو ماڵەیە 5 برا و 5 خوشک 5 برا و 5 دەکەس لە یەک دایک و لە یەک دایک و باوک ئێستاوە نەماوە ئێستا ئەو یەکەچکەم بووە دایکم ناوی لەگەڵ خۆی بوو نەفیسە یعنی شتێکی زۆر بە نرخ فعلا دایکم ئافرەتێکی زۆر خۆڕاگر بوو ئێوەش هەر بە نەفیسە بانتانە کرد باوکم زۆری پێ خۆش بڵێ کاکە بەخۆی بڵێن کاکە بەخۆی بڵێن کاکە ینی پێ ناخۆش بڵێ بابە لەبەری پیر نەبێ دەگوت بابە یعنی وشەیەکی زۆر هەر لەو بابەتەوە کە وشەیەکی زۆر تەقلیدیە دەگوت بابە چێ کاکە باکە یونس بانک ئەوەش دەچەق بەستوەکان بێ ئەمن ناچار ئێستا با بڵێن زۆربەی منداڵەکان تا ئەو قۆناغی دوایە ئێستا دەڵێن بابە کاتخواانە بە منیان دەگوت سعدون بە ناوی خۆ و خێزانشم سەمیرە تۆ خۆت و براکان و خوشکەکانێ بە نەفیسە خانتانەوە چی هەردایەتان پێدەوە دیان نازناوێکی ئەمن ئەوەندەی لە بیرم بی زۆر کەیفی پێدات کە بانگم دەکەن نەفیسە بەخۆی نەفۆ دەمگوت نەفۆ ئێستا دەمگوت نەفۆ دەگوت نەفۆ لە سەرزاری سعدون گەلە خۆشی ئەوم لە بیرە ئەجدایان پێیان دەگوت لۆ دەگوت سعدون لە 7 مانجی لە دایک بووە یعنی 9 مانجی تاوا نەکرد ئەزەتیان بە 7 مانگ لە دایک بووە لە بەرهەم دەگوتی هەموو شتەکانی جیاوازە ساڵەکان واز لە ساڵی تەمەنی جەنابێ چ لە من دێت ئارەمانەوێت من لە دایک بووم حەقسە ئەوەی کە دایکم باز دەکە دەڵێ زستان بوو زستانی ساڵی 48 ساڵی 1940 هەل لە هەولێر لەگەڕێکی تێراوە وەکو باز دەکە بۆچی تەیراوە یعنی چی تێراوە بزانم پێشماوەک ینی بڵێم خینەوە بووە کە ئاوەدان کرایتەوە لەلایەن زەلامێک ئیتر ئەو ناوەی گرتووە ینی ئەو ناوە ینی زەلامەکە خۆی ناوی چی بووە تاراوە هێشتا تاهر بەڵام زانیاریەشم جارێکی کەش لە بەڕێز دکتۆرە کوردستان مکریانی وەرگرت هەر هەمان ڕێی لەسەر ئەو مەوزوعە هەبوو بەس ئەوەندە فێڵم تێراوە جێگای دەرچووی زۆربەی ئەو هونەرمەند خاوەن ئەزمونونەکان و شاعر نووسەرەکانی هەولێر دەگەڕێنەوە تێراوە بە هیوام لەگەڵ جەنابتە ئەو گەڕەکەش ببینین بەڵام هەندێک وێنە نەمای وەکو پێشانیانی تۆ ڕازی بڕازی بێستە زۆر گۆڕاوە یان چەند گەڕەکەکەی لە هەولێر ئێستا هەر نەماوە بڵێ منەمەوێ هەندێک وێنە هەیە ئەم وێنەیشی ئەوە خوشتی گەورەمە تاوان تا ئێستا کە قسە دەکەین تاوان قدرم خوشتی گەورەمە لە کچەکان گەورەیە یان لە من گەورەتر نییە بەڵێ خوشکی گەورەتە یەکەمی تەسەسولی کچانە بەڵام لە تەمەن لە من کچکەترە ئەز هەر جارێکە ئێستا دەیبینم تاوان وا دەڵێن خوشکم ئەو لە بیرتە کە منداڵ بووم ئەم لە دەبردە دەرا دەگە ڕازەکە ئەمن گەورەتر ئەوش لە 15 ساڵی ینی زۆر سێرە خێزانی ئایلەی مە زۆر سێرە تاوان سەمیرە خان شووی بە من کرد تەمەنی 15 ساڵ بوو 15 ساڵ سەوسەنی کچم شووی کرد نەبوو بۆ 16 یعنی لە محکمەی شەرعی کە چوین گوتیان لە 16 ساڵی مارە دەکە بەڵام کە تۆ هاتی دایان ناسیم ئیتر مارەیان کرد کچەکانی دیم هەموو یعنی ئێمە لە عائیلەی ئێمە ئەوەندەی کە لە کوردستان بووین تەمان پێشوەی قۆناغی ئەوروپا باز بکەین لێرە هەموو شوکردن و ژنهێنان لە تەمەنێکی زۆر بچوو بوو ئەوە بەڕای من دوو لای تێدایە هەم لایەکی زۆر باشە و لایەکی خراپشی هەیە لا باشەکەی ئەوەیە
پێگیر دەبی لە ژیان یعنی کە تۆ بووە منەتت بە دنیا ناناکە دەبی خاوەن خێزان لە تەمەنێکی کچکە یعنی ئەمن با بڵێن 9 ساڵێک کە پێم بڵێ بابە ئیترشت بنووسە لە جەریدە و خۆت بە پیاو دەزانی ئەرچی بەرپرسیارەتی دێتە سەرشانت حەز دەکەی تۆ شتە چی دەتەوێت ئەو شتە فراوان بکەی بیکەی مامۆستا تۆ هێشتا نەچوویتە مەعهدی فنونی جەمیلەی بەغدایە خێزانت هەبوو بەڵێ ینی لە ناوەندی بووە کات یێتە سەر ئەوش لە فەرموود ئێوە 5 برابوون بەڵێ باش ئەگەر بتوانی باسیکی ئەم وێنێمە ئەوە مامۆستا زەنونی براگەورم ئەوە نەک تەنیا براگەورە بوو ئەوە بەنسبەتە من باوچش بوو ینی من کە ئەو براگەوری هەمووتان بوو براگەوری هەموو نۆبەرەی دایک و باوکم بوو کابرایەک بوو قەناعەتێکی گەلە گەورەی لە ژیان هەبوو یعنی هەوڵی دەدا هەوڵیشی نەدەدا یعنی زۆر سێر بوو ئێمە بێکەوە چینە بەغدا کاتی خۆی من لە پەیمانگە جوانەکان کە ئەوراقم پێشکەش کرد ئەویش لە کۆلێژ هاتینەوە ئێرە و گوتی من لەو کۆلێژە داخل مەم نەمزان چ بڵێم چکە لێرە چێ بڕا بە پەیمانگای هونەرە جوانەکان بکات بەڵام ئیترە و ماجستێری وەرگرت و مامۆستاچی بەناوبانگ بوو لە پەیمانگای ئامادەکاردنی اختصاصی علم النەفس بوو بەڵێ ئینسانێکی زۆر زیرەک چەند کتاب و شتوایی باس کردێ بەڵام ئینسانێکی زۆر سادە و ئینسانێکی زۆر خۆشەویست بوو بابینە سەر ژیانی گەنجەتی جەنابێ لە ڕۆژگاری چوزانم تەیراوە و بچیەوە مەشغوڵ بوون گەنجانی ئەو سەردەمە مێر منداڵانی ئەو سەردەمە لە تەیراوە چیتانە کرد چۆن ژیانتانە بلەسەر ئەوەی لەبیرم بی با بڵێن خۆی یاری تۆپانێ زۆر بوو بەڵام ئەمن هەموو کاتێک لەناو ئەو گەنجانە خۆم دەکشاندەوە یعنی زۆر سیر بوو سیفەتێکم هەبوو ئەو سیفەتە تا ئێستاش لام ماوە حەزم نەدەکرد یعنی بەشێک بم لە هەموو ئەوە ڕەنگە خراپیش بی بەشێک بم لەوەی هەیە حەزم دەکرد ئەو هەموو بەشێک بیرە من و تا ئێستاش وایە حتى لە کارە هونەریەکانشم هەروایە ڕۆیشتووە ئەو کاتیش قەتعا نەبووە ئەمن با بڵێن بەشداری بکەم لەگەر ئەو بەو شتێک کە گەنجانە دایان کرد لە بەردەرگا دانیشتون یان مەسەلەن دامە یان بڕۆ تۆپانێ بکە یان بڕۆ فریای تۆپی پەڕۆ کەوتی پەڕۆ تۆپی پێگەمەمان دەکردات ینی هەر ئەو تۆپێک ئێستا کە یاریمان دەکرد و با بڵێن حەزم دەکرد مەسەن لە تەمەنێکی کچکە کە خەڵک کابرایەکم دەدیت کە ئەوە خەبات جێرە با بڵێن ئیتر دەمزانی لێم دەپرسی دەمگوت ئەمە چ بکەم جارە گوتی تو زۆر حەزت لێ گوتم ئیترشتی دامن ئەم بە شەو هەستم لە خەو لەسەر دیواران شت بنووسم شتی سیاسی ئەو ساڵی چەند ئەو بۆ بازەکەم ساڵی 63 لەو تەمەنە کچکە من گیرم لەسەر ئەو دیوار نووسینانە زۆر کەیفشم زۆر کەیفم پێ هات یعنی کە منیان کرد زۆر کەیفم پێ هات لەخوا بەزیادەکە گیرای خۆم دەبێت بمگرم هەتا ینی لەبەر چاو شتوام دەنووسی خەڵک ببینی با بگیرێم لەبەر چ ناگیرێم بۆ ئەو شەرەفەت بەرکەوێ شەرەفی زیندانی بوو بەڵێ هەستم بەوە دەکرد یعنی و بیرکردنەوە کوانیدی نەبوو تر لەسەر دیوار کوردستان و خەباتکردن و ئەو شتانی کە ئەو پێی دەوتم دەمنووسی بەیاندەگو ئافرین هەتا ڕۆژێک ئەمنیان کرد بەبێ جامەیەکم لەبەر بوو ئەو کاتی لە جوانیش گەمەم دەکرد وەرزشی ئیتر زۆرم پێخۆش بوو کراسەکەشم فڕەدەم قۆڵ سینگ و ئانم هەمووی دەربچی یان با ببینید وەکو کەسێکی پاڵەوانی سەربەرز ببن بۆ بەس باشیان ئەمە سوورەیەکی هونەریانەشە لە لای تۆ لەو کاتۆ کە دروست بووە ئەو کاتانە لێدام ینی پەشیمان بووی لەو حەزە پەشیمان نەبم بەس چاوەڕێ نەبووم ئەوەندەم لێ بدەن ئەو کاتیشتە کە بوو ناوی حرس قەومی بوو ساڵی 63 حەزبی بەعاز لێدانەکەیان گەلە خراپ بوو ینی بەڕاستی تەوەقعی وەم نەدەکرد ئەو لێدانە وەک ئەوە بوو کە 35 ساڵ ئەم وڵاتیان قسە ژێر ئاگر بەڵێ بەزەبە تەواو بێجگە لە تۆپانێ بێجگە لەو لێژ جوانیە بێژگە لە حەزی بە شۆڕ ژێر بوون خەت و خاڵی هونەر دەرکەوتو بوو لەو کاتەیە بنووسین بەس بنووسین ئەو کاتی زان چ جارە هیچ شتێک نەبوو لە باسی لێ بکەین با بڵێ من لە ساڵی 66 ساڵ لەو تەمەنە هیچ شتێک نەبوو ناوی شانۆبی یان شانۆگەری پێشکەش بکرد ئەگەر کو بە چەند ساڵ جارێک بیت چونکە هەبوو بەڵام ئەخر کەم بوو ئەوە نەبوو بەرچاوی تۆ بتوانانی کار بکەوە دێنە سەر قۆناغا بەڵام بنووسین ئەمن ئەستام ڕۆمانێکم نووسی من چێم دامە مامۆستا عەبدولمەجید مامۆستا عەرەبی بوو کە دامی خوێندی و گوتی ئەوە خۆت نووسیتە گوتم بەڵێ نەشرە هەبوو بە زمانی عەرەبی ئەو کاتی خوێندن بە عەرەبی ئەو کاتی لە مەکتەب ئەوە هەبوو نەشرایان پێ دەگوت لە دیوار بڵاویان دەکردەوە
بە بەش چەند بەشێک ئەو ڕۆمانێ منی لێ بڵاو کردەوە ئیتروی لێ هات ئەمێن دەستی نووسینم باش کراوە ئەوە بوو ئیتر چوومە ساندیگای ڕۆژنامە نووسان و دەستم بە کاری نووسین کرد پێشیوە کە بێمە سەر شاڕ باش هیوایەتی تر نەبوو لەو عەسرەیان لەو سەدەمی مناڵیان عاشقاتیش عاشقای شتێکی زۆر گرنگ بوو لە ژیانم بوو باوەڕ ناکەم لە هەموو ژیانم ڕۆژێک بێ عاشقاتی ژیابم عاشقاتی چۆن یانی زین چیە خۆ مەوزوع ئەوە نیە تۆ بەس عاشقاتی با بڵێن ئافرەت نە یعنی هەموو کات مێشکم شتێ تێدا بوو عاشقی بە هیوایە کە دەزانی بۆ ژیان بە ڕۆشنکردنەوەیە کە دەزانی بۆ ژیان دەزانین چیە ئێستاش دەڵێم ئێستاش ئەو بنیادەمەی کە عاشقاتێکی خاوێن ڕۆمانسیەتێکی جوان لە ناو مێشتی نەبی ژیانەکەی تەواو نییە سارد و سڕات سارد و سڕای هیچ مناقەسە ناکرد باش مامۆستا ئەی تۆ ئەم وێنێمان بۆ ڕاوە بکە ئەم وێنەیە چییە؟ ئەوە ئەمە هی ئەو سەردەمەیە بەس تەماشاکە بزانە شێوەی وێنەگرتنەکە و شوێنەوەی دانیشتەکەی ئەو کاتی باش یعنی ئەو کاتە ئەوە بزانم 63 احتیمالە هەری ئەو کاتانەیە دەی 1963 ئەوە یەکەم ساڵە کە چوومە ئەوەی پەیمانگای ئامادەکردنی مامۆستایان ئەم دوو پەیمانگام تەواو کردی یەکەم جار پەیمانگای مامۆستایان دوای پاسکیلانە هیچیانی خۆت نین پاسکیلەکان هیچیانی خۆتن نانە پاسکیلم هەبوو بەڵێ بەس ئەوانەی هیچیانی من نییە نازانم بەڵام ئەوە تەماشا بزانێتە شێوە ڕسم گرتنەکە ڕسمەکان جێگە پێشان هەموو شێوەکان جیاوازێکی تێدایە یان دای من پێم خۆش بوو کە خۆت وەکو ئینسانێکبی نۆرمال نەبینە لە کارە هونەرەکانیشم کاتینە سەری هیچ بەرهەمەک بەشداریم نەکردیە بە نۆرمال یعنی ئەوە بەرهەمەکە دەبی لە ناوبی وێنی جوان هەن لە ناو ئەلبومەکانی جەنابتە پێم خۆشە بزانین ئەم وێنەیە ئەمریکی ئەوە ئەو وێنە لە شەمامکە یەکەم ڕۆژی کە دەست بەکار بوومە وەک مامۆستا وەک مامۆستا کەواتە سەرەتای ژیانی جەنابێت پەیمانگای پێگەیاندنی مامۆستایانە تەواو کردووە لە چۆ لە هەولێر لە شاری هەولێر بەڵێ پاشان چوومە بەغدا دوای چەند مامۆستایەتی چوویتە بەغدا ساڵێک ساڵێک دەزانین چیە ژیانی من مەجالی وەی تێدا نەبوو زۆر درێژە باشوم یعنی منیان لە تەربیە هاویشتە جێگایەک یەکەم مەکتەب چوومە ناوی زاگە بوو چوم دەبینم لەوێ دەبی بژیم ناتوانم هاتوچی هەولێر بکەم بۆ بەیانی لە خەو هەستام زستان بوو لە بیرمە جلکی خۆم لەبەر کرد بە پێیان 40 کیلۆمەترە ناو قڕ لە هەولێر لەو دێ هاتمەوە هەولێر بوو چوومە لای مدیری تەربیە وتم لێرە وتم من نچمە بمکەی بە مامۆستا لە جێگایەک بژیم و دابنیشم و دەرس بێنم گوتی چ دەوێت گوتم دەمێت لە جێگایە کاتچوو بکەم و بتوانم کاری نووسین بکەم و کارۆشنبیری بکەم و سەیری کردم گەنجێک جارە ڕێشی ناتراشم تەخەڕوزم کە تەمەنم 17 ساڵ سەرەتا دارمعەلیمینی تەواو کردو بەڵێ نەک پەیمانگای پێگەیاندنی مامۆستایان دارمعەلیمین تەواو کردو هەرچەنە حەقی شەفەوتاوە چونکە خۆی ماحەدی فیلم جەمیلای بەغدا و کاتە لە دوای سێوە بوو تۆ 3 ساڵی شت فەوتاوە لەبەرەوەی ئەو هونەرە چرۆ زیاتر کارم هاتمە لای گوتم من ناتوانم ئەو کارە بکەم لەوێن دەرێ تەماشای کرد گوتی ئەمە ئێستا هەر ئێستا بانجی کرد مدیری ئیدارەکە گوتی ئەو زەلامەی ناوەکەمی گوتی ئەوەی بینە جێگایك بتوانانی هاتووی هەولێر بکە ئەمنی هینا شەمامک ئەوە یەکەم ڕۆژم بوو لەوێن دەرێ بەس من ئەمە ئەوە بڵێم کەواتە تاوەکو تۆ نەچوویتە پەیمانگای هونەرە جوانەکان هیچ کارێکی شانۆیی نەکرد بەڵێ کردم ئێمە پێشوو بنە مامۆستا لەم دارالمعەلیمین شتێکە بوو پاشی خوێندن دەرسیان پێ دەکرد ئەمە چوومە بەشی مۆسیقا لا سەفیەکان چوومە بەشی مۆسیقا لەبەرەوەی چەپە بووم مامۆستا گوتی ئەتو لەگە مۆسیقان دەک زەحمەت دەبی مامۆستا سەفۆت زەڕا گوتی بەرهەمێکی هات بە دوای ئەکتەردا دەگەڕا یەکسەر گوتی ئەو زەلامە وەرە ئەتو لەگەرە من کار بکەی باشترە و چوم ئەمن یەکەم بەرهەم بەشداریم کرد 1 ساڵ پرۆڤەمان کرد لەسەر مەسرح دوو شانۆگەری بوو لە هەردوو شانۆگەریش دەوری سەرچیمە بوو یەکەم زار دەوری سەرچی دامن لە هەردوو شانۆگەریەکە ئەو مامۆستا سەفۆتە تەبعاً کە بە درێژی باسی دەکەین ئەو زەلامە بوو کە ئەو کاتی هاتن مقابلان لەگەڵ کرد گوتی قسەم کرد بەڵام لەگەر ئەو گەنجش قسە بکەن ئەوە ڕۆژێک دێ کوردستان هەموو دەزانی ئەو شەیە مامۆستا ئێمە زۆر ماماوە لەگەڵ جەنابتە بەڵام ڕێکام بە وچانێک وەربگرین خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەت پێش ناوبڕەکە تەنیا باسی ئەوەمان کرد کە چۆن ژیاوی لەگەڵ ماڵە بابوو
لەگەڵ یادگارەکانی خۆت لەگەڵ هەردوو باشتی دایکی باوکە ئەوانەی کە لە براوشکەکانە نەماون خوالیان خۆش بێ هاتی نەسەر ئەوەی کەوا تۆ بۆچی دوای ئەوەی کە بوویتە مامۆستا خێزانی شێ پێکەوە ناوە بۆ چیتە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا بەس ئەمن جارە خێزانم پێک نەهینا بوو ئەو کاتە ئەو کاتی جارێ خۆ چۆن بوو یعنی بۆ پێم گوتی هەروەکو ڕێڕەوی ژیانەکە بۆ شێوە کە چۆن گۆڕانکارێک بکەین هەرچون و داچون تێدا بوو لەگە برا گەورەکەم ڕۆژێک ڕێک کەوتین یعنی ژیان خۆ دەزانین لێرە زۆر سادە بوو هیچ ینی بەس ئەوە بوویان دەبوات تۆ تەسلیمی ئەو ژیانە بیان بیگۆڕی تاوان چوونە بەغدا خەونێک بوو تۆ بتوانانی بچی بەغدا من لە ساڵی 6 چوومە بەغدا تەمەن 15 ساڵ چوومە بەغدا و لە بەغدا باوکم لە ئوتێل بەجێ هاتمە دەرێ بەسەر جا دەڕۆیشتم چوم فلیمێکی سینەمام دیت گەڕامەوە باوکم جارێ خەوتوو وەگوتێ تو بەتری چۆ سینەما گوتم دەبی بزانم سینەما لە بەغدا چۆنە ئیتر کە چوینە وێندەرێ تەقدیممان کرد ئەمن لە بۆ پەیمانگە هونەر جوانەکان نووسرا بوو 12 تەڵەبەیان دەوێ ئەو ساڵ 12یان دەوێ ئێمە نزیکە 7 کەس تەقدیممان کردبوو ئەو کاتی مامۆستا سەفەت بەڕێوەبەری تیپی نەتەوەیی بوو لە بەغدایە چوومە لای بەڕێوەبەری تیپی نەتەوەیی بەغدایە بوو چوومە لای تەمان کاتی خۆشی مامۆستان بووە ئەمنی نایتە سەرشانۆ لە هەولێر ئەمە مامۆستا سەفەت ئەمە جەنابتی ئەوەش هونەرمەند فەیسەڵ محەممەد ساڵح فەیسەڵ محەممەد ساڵح بشیشەکە لەوانی کە لەگەڵ دەستی دیارەوەشی کردو لێرەوە ڕێز و خۆشەویستی بوانێری بەڵام کوتی ئەمەوێ باسیشی مامۆستا سەفەتم بۆ بکەیت سەرەتا ئەو پیاوە بۆچی زۆربەی ژیانی هونەری کەوتە بەغدا وە دوایی لە پیریا هاتەوە ناوەڕێی خۆی مامۆستا سەفەت لە هەولێر دەستی پێکرد کە تەواوی کرد هاتێرە گوتم دوو شانۆگەری کرد لە هەردووچی من بەشدار بووم لەگەڵی مامۆستان بوو و دەرگاچی فراوانی لۆ من کردەوە بڕواکی زۆری بە من بوو کە تیپی نەتەوەیاندانا ئەویش تەقدیمی کرد پێشکەشی کرد یەکسەر لە وێندەرێ وەریان گرت کە وەریان گرت ئەو کاتی یەکسەر کردیان بە بەڕێوەبەریشانە باش تەکت پێ بڵم ئەو کاتی لە بەغدا ئاوا بوو کورد هەر کوردێک بچوو بە هەر جێگایەک دەبوو بەڕێوەبەر هۆکاری یەکەم جددیت دووەم منافەسەی گەلک زۆر دەبوو لە ناو ئەوانی تر نەتەوەیەکانی تر تاوەکو لەو منافەسەیە بێنە دەرێ یەکسەر دەیانگۆ باشتریشتەوەیە بە بێبیتە بەڕێوەبەرەوە کەسی تر ناتوانێت من کەتمە کاتی خۆی کەتمە جێگایەک ئەراوە هەبوو 15 کەس مامۆستای لێ بوو بیکەنە بەڕێوەبەری مامۆستا یەکسەر گوتیان سەعدون دەبیتە بەڕێ لەبەرەوەی ڕێک نەکەوتن چێ بیبیتە بەڕێوە گوتیان کاکە تووەرە بە بەڕێوەبەرەکە تو لە هەم باشترە من ملانەیەکە نامین بەزەبت چویتە ساڵی 69 چوومە بەغدا ساڵی 69 تەقدیمی مەعهەدشم کرد ساڵی 69 مامۆستا سەفوەت هاتە ناو لێژنەکە گوتی لەسەر مەسئولیەتی من ئەو تەڵەبەیە وەرگرن دڵنیابن لەوەی کە ئەوە جێگای دڵخۆش دەبی لە بۆم گۆش وەریان گرتم 5 ساڵم خوێند 5 ساڵ تاوان لە بەشی دەرهێنا تاوام کرد یەکەم قوتابی بووم لە 8 شانۆگەری بەشداریم کرد و 2 شانۆگەریشم دەرهێنا وەکو دەرهێنار و 4 ساڵیش یەکەم بووم تەخەڕوجشم کرد بە یەکەم لە سلفی دووەم بووم لەبەرەوەی لە کاتی ئیمتیحاندان نەخۆش کەتم دەرزەکانم دابەزی بووم بە دووەم بەڵام ئەوی دەرێت کە تەخەڕوجم کرد بە یەکەم و زەمالەشم بۆ دەرچوو بۆ چیکسلۆڤاکیان پێ دەگوت ئەو کات بۆ بڕاخ بەڵام ئەو کاتی لە بەرەوە ژنماڵمە بوو نەچووم نەمیژنەکەم بەجێ بێڵم لێرانە کە سوکارێکی نەبوو ئیتر ناچار منیان نەقل کرد بۆ دەستگای گشتی سینەما و شانۆ و تەلەڤیزیۆن ئەو کاتی لە بەغدا ئەمە هەندێک وێنە هەیە گزارش لە ژیانی جەناب دەکەن ئەمە چییە؟ ئەمە نەفرەت لێکراو یەکەم بەرهەمی تەلەڤیزیۆنی کە بەشداری لە ناوی بکەم ڕەش و سپی بوو لە بەغدا لەگەر کاک ئەحمەد سالار و بەدیعە خان بەدیعە دارتاش بەڵێ ساڵی 69 یعنی پێش 45 ساڵ دەرێنانی کاک تەڵات سامان نووسینی کاک تەڵات سامانیش ئەو کاتە ئەویش تەڵەبە بوو ئەویش تەڵەبە جای باش تەکتێنەوە برادرانێک کە لە ئەکادمی داخی ئەو کاتی پێکەوە خاستەن ئەو برادران سلێمانی عەرەبیەکەیان لاوازەوە بۆ نووسینی راپۆرت و شتووە پەنایان بۆ من دەهینە دەبا من راپۆرتەکان بە کوردی بۆیان بکەمە عەرەبی پێشکەشی بکەین زەمجسم دەکرد راپۆرتەکەم دەکرد عەرەبی بە شێوەیەکی جوان و دەمدا جەریدەکانیش بڵاوم دەکردەوە تاریش بۆ خۆت ژیانێک بۆ ئەو کاتی دڵسۆزی و ڕاستی ئەو کاتی یعنی بەجددی لەزەتێکی گەورەیدا بۆ ژیان ڕاستە مامۆستا وێنەت زۆرن ماشەڵڵا ئەم وێنەیە لەکوێ گیراوە
تەماشاکە لە ئێستا تەماشاکە عاشقیکەونیە هەر باش ئەو تێراوەیە ساڵی 6 لە گەڕەکی تێراوە لە گەڕەکی تێراوە و پێت دەڵێم هەموو کاتێک دەمیست بە شێوەیەکی خۆم نیشان بدەم نەک بەو شێ یان تۆ دەزانی مەسەرەن لە تەمەنە چکسکە من ئاوازم دادەنە بۆ گۆرانی ماوەیەک یعنی هەر ئەوە بوو ئەوەی لە ناو ناختەوێ بە هەر وەسیلە و ژان ڕێ بێت وەسیلە کابراکم قسەی دەکردم بۆ دەنگت خۆشەوەرە گۆرانی بری کو دەنگ گۆرانی بری ئەو دەکرد تەن دەمگوت ئەوە لە ئاوازەکەی ئەوە بووکە گۆران ماوەیەک بۆ گۆرانی دەمگرت ڕاست چییە ئێستا ئێمە ئەم وێنەی وێنی تێراوە بەڵێ ڕاست چییە ئێستا من لەگەڵ جەنابتا سرێ لە تێراوە بین پێت خۆشە بەتاکید پێت خۆشە بت بەمەوە سەردەمی هەرزەکاری ئەو کارەکە منە بەتاکید و هەرچەندە لێشی نەپچراوم لێشی نەپچرا هەمیشە ڕۆحی پێویستی پێ هەر ئێستا شت کڕین و هاتوچم هەموو لە تێراوی تا ئێستا مامۆستاوێنەکانت جوان ئەم وێنەی هیچ سەردەمێکە ئەوە وێنە بەغدایە و دیارە ئەو کاتە خوێندکار بووم بڵێ ئەلێرە ئیتر جەنابتان خێزانتان پێکەوە بڵێ کاتە تۆ لە پۆلی چەنیوی پەیمانگای هونەرە جوانەکان بی کە خێزان پێکەوە پێشەوەی پێش ئاخر بزانم ماوەک مام لە بەغدا ئەو زە تەقدیم کرد ئەو ماوەیە خێزانم خێزانم ئەجا با باسێکی بەڕەحمەت بێ هونەرمەند سەمیرە خان بەڵێ سەیدۆک نازناوەکەی سەمیرە عەبدۆک بەزەو کردێ سەمیرە سەعدۆ لە کارە هونەریەکانی بۆ خۆشەویستی ئەو هاوسەرگیریە کە لەگەڵ توانێت بەتاکید باسێکی ئەم هونەرمەندەمان بۆ بکە چۆن ناسیت ئەو ئافرەتە لە گرفتەی کۆمەڵایەتی بوون ئێمە لە گەڕەکی تێراوە دایک و باوکی جیا ببوونەوە دایکەی چۆ بەغدا شووی کردەوە باوکیشی ژینی هینە ژینی دووەمی باوکی خوشتی دایکی من بوو ئەوە لە بەغدا بوو پوری جەناب بەڵێ پوری من بوو لە بەغدا بوو کە هینایەوە هەولێر خۆت دەزانی ئەو کاتی خۆشی مناڵی هەبوو لە ژنەکەی دیشت چەند گریفتێک لەو ماڵە دروست دەبوو منجۆکو گەنجێک ینی بەڕاستی ناڕازی بووم لەو حالەتێک حالەتێک کە ئەو تێدا بەڵێ زۆر دیفاعم لێ دەکرد تا ڕۆژێکیان دانیشتە بووم لە جێگایەک لە هەولێر برایەکەم بە پاسکیل هاتە دووم گوتی وەرە بابم دەرێ بابێ هاتم دەبینمەوە مەلاو شتوواندانایە باوکم گوتی ئەتۆ ئەوەندە دیفاعی لێ دەکە فەرموماری بکە بیتە خێزانت لا من مفاجئەیەکی زۆر ئێوە هیچ پەیوەندیی سۆزداری لە بێنتان سۆزدارزان چی بوو یعنی ئەتۆ بەضەبط ئەمن ئەو کاتی بیرۆڕایەکەم ئەوە بوو کە هەموو بنیادەمەک یەکسانە تا ئێستاش تەبعاً من ناتوانم قبول بکەم خەڵک هیچ مرۆڤێک لە کاتێکی لاواز بیبینم هەتا ئەو لەحظە ڕازیش نیمێکێک چەساوە ئەبەدەن ناتوانم ئەوم پێ قبول ناکرێ ئەوجە لەو حاڵەتە ئەو بوو دائیمەن ئەویش وەکو گەنجێک پەنای لۆ من دەینە ئەمنش لە بۆ دیفاعکردن بەرگریکردن لەو چەسانەوەی ینی سنووری نەبوو یعنی پورم بوو بەڵام هیچ پوراتیم نەدەزانی ئەگەر لەسە غەڵەت بە ینی پەیوەندی پوریشی باش نەبوو لەگەڵ هیچ باش نەبوو ئەویش باش نەبوو و منیش پەیوەندیم لەگەڵی باش نەبوو ئیتر کاتم لە ماڵە گوتیانەوە دەبیتە خێزان کە چوومە بەغدا ئەمن پچرام لە هەموو شتێک سەمیرە خانیش لەگەڵ نا بەتەنیا چوومە بەغدا بەس مارە کرابوو نەمبرد نەمبرد و ئیتر وامزانی ئیتر خلاص من کەتمە دنیایەکی دیەوە کەتە پشتەوە ڕۆی ئەبا ها بڵێن عنی لەبیر کرا و بابەتە ژیانی من بۆ قۆناغە چی دی یعنی مارە بڕیشە بوو بە پێی شەرع و بە پێی کۆمەڵگەش بەڵامی تر ئەوە بوو تۆ دوای هونەرەکە کەوتی ئەم بە مارە بڕی لێرە مایەوە کەتمە دنیای خۆم تا ڕۆژێک برادێک لەگەڵم بوو مامۆستا یاسین هاتو نامەچی لە بۆم هینا نامەیەکی ئەو بوو بە عەرەبی نووسیبی کە تۆ ڕۆیشتی خوێنەواری هەیە طبعا تۆ کە تۆ ڕۆیشتی منت لەو حاڵەتە بەجێهێشت و تۆ یعنی خۆت دەزانی ئیتر جارێکی دی لام بابەتەکە زیندی بۆ گوتم ئەوە ناکرێ لە پێناو شتێک فڕە بدەی تر گەڕامەوە هەولێر و ئەو ئینسانیەتی کە تۆ ئیدعا دەکەی گەڕامەوە هەولێر و گواستمەوە و بە سارێ بردمەوە بەغداش هیچ جێگاشمان نەبوو لە ناوی بشین هیچ ژوورێکمان کرد لە ناوی ژیان ئەو کاتی خوێندنی مەش بە پارە بوو پارێکی ڕەمزی بوو لە سەرفی دوو بوو نەمتوانی وابزانم امتحانش بدەم چەند تاک بازنێکیە بەڕاز دایکەنان چوو فرۆشتی گوتی دەبی پارەکە بدەی تا ئیمتحانەکە بدەی ژیانەکە ڕۆی تو بەزە دەیان بەرهەم لەگەرم بەشدار بوو تۆ مامۆستا بووی ساڵێک ساڵی 66 تەعیم تەخەڕوج دەورەکەی من تەعیم و بەڵام من تەعیم نەکرام لە بۆرەی نەبووم باشدا کە تەخەڕوجم کرد 17 ساڵ بووم ئیتر
یعنی باوکم کەواتە چوون. تۆ پارەی مامۆستایەتەکەتی وەرناگرت کاتێک لە باوەرم دەگرت آخر پارەی مامۆستایەکە و لە جێگایکی وەکو فەلوجە بووم هەموو ڕۆژ داهاتمە بەغدا و لەگەر کرێخانی بەغدا و یعنی ژیانەکە قڕز بوو قورس زۆرش قڕز. تاوە کرد زۆر قڕز بووە دوایی ئەم کاراکتەرە کە ناوی سەمیرەخان بەڵێ. سەمیرە عەبدۆک عەبدۆک یان سەمیرە سعدون بەڵێ چۆن ئەو بیرە دروست بوو کە ئەوش بێتە ئەکتەر ئەو چونکە بە پێی ئەو مەزلومیەتی تۆ بەڵێ. باسیەکەی باوەڕ ناکەم ئەو ڕێگەی پێدرا بێت لە کچێتیا کاری بنەری کرد نەخۆی دەزانین زار بەجار ئەتو شت دروست دەکا یعنی ئێمە لە هەبوو نەبوو بووین دانیشتین پێویستمان بە ئەکتەر بوو بڕیارماندا کوڕ نەکەین بە کچ ئەو کاتی ئەو باو بوو یان شتێکێک ناشرینە ئەگەر ئێمە ناو کۆمەلگایەک نتوانین 4-5 ئافرەت بدۆزینەوە کەواتە ئێمە ناتوانین هیچ شتێک گۆڕانکارێکمان یتر بڕیارماندا لەگەر ئەو برادران لامانە ئەوەی ژنی هەیە باژنەکەی خۆی بینی ئەوی خوشتێ با خوشتی خۆی بینی هەندێک لەو ناوانەی کات خۆلی خۆش بوو زەلال بار هەزار ڕەحمەتی لێبی خوشتی خۆی هینا جیان خان کە هات بەشداری کردو جەودەت هەبوو ئەو خوشکەی خۆینەکە دەوری سەرەکی بینی لەگەڵ من ناسکە خان کە هەزار ڕەحمەتی لێبی سوبحی کۆی خوشتی خۆی هینا لەو دەوری شلێرینەکە هەستاش بەردەوامە لە کارە منیش طبعا سەمیرە خانی منە برادرش خێزانی خۆی ناکشاوە برادرش خێزانی خۆی ئەو دوو کشان ئازادە جەلال و ئەوان بەڕاستی لە بیرم ناکاتبوون و کشابنەوە بەڵام ئیتر سەمیرە خان ماوە لەگەڵ من لە بەرهەمەکە خوێندنی کوردیشی باش نەبوو دەبا بۆی بنووسمەوە بە شێوەی چۆن بوو ئەدای چۆن بوو بە پێ و کاتێکترەوە ئێستا خەڵک دەبی حکمی ئەدایی ئەو ئافرەتە بکات کە ئەو هەموو بەرهەمێنێ باسیکی ئەمێنێمان بوو ئەمە کەونە دەرکە لە سەشانەوە کەونە دەرکە لە سەشان ئەخکەونە ئەمە بزانە بەرهەمەکانی من چۆنە هەموو لە سەشان و کرایە دوای دەکرێت بە تەلەڤیزیۆنی دوای دەکرێت بۆ ئێزگەشی بۆ هەر سێژان هیچ بەرهەمەک بزانە هەبوو نەبوو لەسەر شان و دوای بۆ بەرهەم بۆ تەلەڤیزیۆن دوای بۆ بە 15 حلقە لە ئێزگا کەونە دەرکە محەممەد وسێ سورمەخان یعنی نزیکەی 120 بەرهەمەک هەیە هەر هەمووی ئاوا بۆ لە شانەوە بۆ تەلەڤیزیۆن و بۆ ئێزگا یعنی تەواون حقەکەی هەموو وەردەگرا ئەو لام دەدا داهاتمە بەرهەمە چیدی وێنی تر هەیە پێما بێ هەر هی سەمیرەخانیش تێدا ئەگەر لەناو ئەمێنانە بەڵام حەزەکەم باسی پەیوەندی نێوان هونەرمەندانی شاری هەولێرم بۆ بکەی و لەسەر ئەمێنێش ئەگەر بۆ ئەمانە چییە؟ ئەمەیان چیە؟ ئەوان سعدونە جەنابتی ئەمێ بە پێوەستاوە ئەوە کاک سەمیر ئەنوەرە کاک سەمیر ئەم ئێستا لە شوێیە کاک سەمیر ئەوش هەر لێرەیە بەڵام با بڵێن ڕەنگە دوورکەتی بتۆ لە کاری و نەری وابزانم لە ئەمە تەڵات سامانە کار تەڵات سامان کە ئێستا بەردەوامە تەوان ئێستاش بەردەوامە ئێستاش بەردەوامە وێنە زۆرن وێنەی زۆر جوان هەن هیچ سەردەمانی زوو حەزەکەم ئەو وێنانە پیشانی بینەرانی بەڕێزبین کە با بڵێن زۆرتر تەپوتۆزی زەمانەی چۆتە سەر بۆچی دوو وێنە لە یەک وێنە ئاخر پێت دەڵێم تەماشاکەیان لەسەر بۆ سەلماندنی قسەکانی خۆم ئەوە تەمان چەند کۆنە یعنی مەسەلەن ئەمن کە دەڕۆیشتین وەکو گەنجش با بڵێن شەکلێکی تایبەتی هەبوو لە دەموچا زۆر ئەو وێنەگرەکان داوایان دەکرد کە ڕسمێک بگرن لەگەڵ ڕسمەچین بگرن و گەورەی بکەن بۆ نمونە کارەکانیان چۆنەوە کۆ ڕێکلامێک بۆ خۆیان لە جامخانەکەیان دادەنا زە ئەوە بوو مەسەلەن ئەمە دەچوم 2 ڕسم 3 ڕسم لە زۆربە جێگایەکانی وێنەگرتن وێنەیەکی من هەبوو ساڵی چەند بە تەواوەتی لە لای بینەری گشتی لەسەر تەلەڤیزۆن دەرکەوتی ساڵی 80 بە چی ئیشێک بە هەبوو نەبوو کە دەوری ڕەجەب باسێکی هەبوو نەبوومان بۆ کە سەرەتا ئەمە دیکۆری سەرشانوێ جەنابتی لەگەڵ بەڵێ لەگەڵ چێ کاک ئەنوەر عەزیز کاک ئەنوەر عەزیز لێرە ماسیگرە ماوەش بەڵێ ماوە لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە ئەمە کانیاماکان بوو کانیامەکان بە عەرەبیەکەی میقاسم محەممەد بەڵێ جەنابتان تەرجەمەتان کرد و ئامادەشتان کرد خالی خۆش بوو عومەر شێخەڵا وەریجێڕا و بە شێوەیەک کە بەڕای من یعنی نسبەتی گەلێک گەورە بۆ سەرکەوتنەکەی لە وەرجێڕانەی بوو کە عومەر شێخەڵا کردی زۆر بە جوانی وەریجێڕا بێزگەلەوە ئامادەکاریشی جوان ئامادەکاریی جوانی کرد چونکە من هەردوو ئیشەکەم بینیوە سێ کەس بوو پێشکەشمان کە سێ تیپ بوو لە بەغدا زیادە ڕۆی نییە ئەگەر بڵێم کوردیەکان لە هەمیان جوانتر بوو خۆیان اعترافیان خۆشیان هاتن بینیان کە ئیشەکەی یەکەم جا لە بەغدا پێشکەش کرد لە بەڵێ ئەزان ئەوش ئەزان
بەسی کێمیشەمان بەدوور درێژی بۆکە والله هەبوو نەبوو طبعا ئێمە کە یەکەم جار تیپینەتەوەی دان حەزەکەم ئەوەش بە بینەران بزانێت چونکە من کە بەنیاز بووم بێم بۆ ئێرە باسی ئەوان کرد کە مامۆستا سعدون یونس ئەبێ بەرنامەیەکی بۆکەین زۆر زوو یەکێک لەو لاوەتی کەواتە ئەچی وەلای ڕەجەبی پەلکە پاقلەخۆری وتم بەڵێ قوربانە چوون بۆ لای ئەو کاوەکە هەر کەسێک بە ناوێکی هونەریەوە دەرەکەوێت کەواتە ڕەجەب خاڵی بەرچەکانە لە ژیانی هونەری ڕەجەب بە تەسەوری من وژاندنی ژیانم بوو هەر دەزانیتی وەری جێڕا هەمووی چکە تۆ چاوەڕوان نەبی بەو شێوە هەندێک شتێک تۆ چاوەڕوان نابی شتێک دێ لە یەکڕا هەموو مێشکرد لە جێگای خۆی دادنێ وەی لێ هات ئەتوبیر دەکەوێت دەبی پاشەوە چ بکەم هەموو دەرگاکانیان داخست خەڵک چونکە سەرکەوتنێکی بەدەستهێنا هەتتا لە بەغدا بوار بۆ داهێنان ئاسان نابێت زۆر زەحمەت بوو یعنی لە بەغدا کە پێشکەشمان کە سێتی پێشکەشمان کرد کوردێکە لە هەموو سەرکەوت ئەوەندەی لەسەر هەبوو نەبوو لە بەغدا نووسرا ئەوەندەی لەسەر سعدون یونس لەو بەرهەمە نووسرا لەسەر هیچ زوومەندێک نەنووسرا ئەو کاتی کە پێشکەش کرا ئەمە گوتوانەوە لە بەغداها ئەو وەزعی دروست کرد ئایا دەبی لە کوردستان شەو کە پێشکەش کرا تەبان ئەو کاتی خۆت دەزانێت تەلەڤیزیۆنی کەناڵ بوو یەک کەناڵی کوردی هەبوو کە بەیانی دەردەچی بزانانی خەڵک چ دەرم کاتمە دەریتم دنیا گۆڕاە ها دنیاکە بەتاوی گۆڕا بوو دنیا جوانتر بوو دنیا زۆر جوان بوو زۆر سیر بووە نەمدەزانی چۆن بڕۆم چۆن هەستم چۆن دانیشم تەلەفۆنی ماڵەوە هەبووی تر شتێک بوو بە حالت قمبلەیەک بوو بزەبت من دایمان دەڵێم گۆمە ئاوەک بوو یەک شلەقە بلوکی گەوریان هاوشەنا شلەقائی تڕۆی دیارە لێ پرساوێتیش زیاتر بوو لەناو کۆمەڵگەیە بە شێوەیەکی تر ڕەفتار ئەبووە بە شێوەیەکی هەر جوولانەوە تو ئیتر هەست ینی ژیانمی هەموو گۆڕی ناچار من خۆم با بڵێن هەندێک ماڵەوەم پێی خۆشە یان حەز دەکەم لە ماڵەوە دائما لەگەڵ ماڵەوە شەوەندە دەرناچین ڕەنگە ئێستاش کانی خان زۆر جار ئەو گلەیەم لێ دەکە کە زیاتر من تەوید بۆ ماڵەوە یعنی مەیلە بەلای ماڵەوە حەزم لە ماڵەوە زیاترە حەز دەکەم خۆم بچم زیارەت بکەم لە بەرەوەی دەرێم خۆم دەچم ئەوەندە دادەنیشم کە دەمەوێ پاش و یەکسەر هەڵدەستم دەڕۆم بەڵام کە دێ دادەنیشیتر تو نازانی کەی هەڵدەستی کەی دەڕوا یعنی ژیانەکەم ئاوا بووە هەبوو نەبوو با بڵێن سعدونەکی نوێ دروست کردەوە پەیوەندی لەگەڵ هونەرمەندانی ناو هەولێر لەگەڵ با بڵێن ئەوانی شانۆکاران نا گۆرانی بێژان ئەوانە نزیکترین هونەرمەند لە من تابانەوەی کاری زۆرشم لۆ کردیە کە لەگەڵم بۆ هاتوچی مالەشی دەکرد و کە دائما زیادە سعد بوو بەڵێ زیادە سعد ئەو هونەرمەندێک کە یەکەم زاری نامە سەر شانۆش لێرە ڕێز و خۆشەویستیمانەوەی وەکو ئەکتەر هینام لە حاجی قادری کۆیی هەم گۆرانی دەگوت و هەم بەشداریش کرد لە کۆلارەش یەکەم جار هینام لە کۆلارای بەشداری کرد بە گۆرانیەکانم بڵێ بۆ کردە سێدەیەک بڵاومان کردەوە هەر بە ناوی کۆلارە و یەکەم گۆرانیشم بۆ تەسویر کرد بۆ تەلەڤیزیۆن یەکەم زارینام لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیم هەبوو گۆڤاری هونەر بۆ ماوەی 2 ساڵ پێشکەشم کرد و ئامادەم دەکرد هەر زیاتر زۆر بایخەکی زۆرم پێدا پەیوەندی لەگەڵ مامۆستا ڕەسوولگەردی ئەمن باسی با بڵێن بیرۆڕای خۆم دەکەم ئەوانە ئەمن زیاتر ڕێزیان لێ دەگرم وەکو مرۆڤ نەک وەکو هونەرمەند زۆر بە حەقت دەڵێم وەکو مرۆڤ گەلە گەورەن چکە تۆ بینە بەرچاوت ڕسوولگەردیەک لە زەمانێک دابنیشی حەیران بڵێ کە کەسێک ئەگەر تۆ بڵێ ئەوە هونەرمەندە دەبی تۆ لەو مەجلیسە بچێ دەری زەلامێک دێ حەیران دەڵێ زەلامێک دێ ئەوەندە قەنەعەتی بە دوور ڕای خۆی هەیە کە دەیبی چەسپێن لەناو کۆمەڵ ئەمێنێ ژوێنێکی جوانە ئەمەیان نامێ بڵێم ئەویان دەمێ بڵێم بە ئاسانی چکە ئەوهای پێخۆشە دای من دەڵێت و نای من لە هەموو کەسە خۆشەوە خەلیلیا بەیە خەلیلیا خۆی وا پێ خۆشە بە سادەی بیڵێ ئی من هەندێک ئەم بە تامەچی خۆش بانگ دەکەم یعنی ئەو دەزانی یان عیلاقەیمە زۆر قوولە یعنی مێژووەکە بەڕاستی پێ دەڵێم ئێستا پێ فێر بووم ئێستا پێ دەڵێم حاجی مامۆستا ئەم وێنەیە ژوێنەیەکی زۆر جوانە بەڕای من ئەمە شانۆگەری وا بزانم تەماشاچی بکەم خۆشم مەخەم ئەوە خۆتان بگرن هاتە ئەوەیە کە ساڵی هەفتانەوە بە یەکەم جار بە ڕەنگاوڕەنگاتە بە ڕەنگاوڕەنگ یەکەم جار کە تۆما پێتم گوت ئێمە یەکەم جار لەسەر شانۆ پێشکەشمان دەکرد و دوای بردمانەوە دیارە عادە دوا بۆ لە شانۆ خۆم ئەوها بووم خۆم نەمدەویستەکە کارەکە بە یەک جار بمری دەمگوت چکە تۆ لەسەر شانۆ کرد دەستکارێکی بکە دیمەنەکان بگۆڕا بی بە بۆ تەلەڤیزیۆن دەستکارێکی بکە بیگۆڕا ئەوە لە تەلەڤیزیۆن نەی تێبا لە ئێزگە گوێی لێبی وەلێ ئەوەش ئارایشتە کاتی کە قوتابی بووم دەبا خۆ
خۆت ئارایش بکەی و داخلی ئیمتیحان پێبیبی ئەمە بۆ تێز بوو بۆ تێستی تەزمەسا ساڵی چەند سەمیرە خان وفاتی کرد سەمیرە خان ساڵ 2007 مانجی چاری ساڵی 2007 وفاتی کرد لە ئەڵمانیا بەڵێ خۆی لە هەولێر بوو دو چاوپێکەوتنی کرد لە کەناڵی زاگرۆ نەخۆشیی ئەو نەخۆشە گوشەندە پیسە بوو بەداخەوایی تر کەس تووشی نەبێت ژیانە دروست کردەوە بەڵێ ئەم جاریان لەگەڵ کانی خان کانی خان و پەیوەندی تۆ لە کانی خان وەڵای دەزانین چ پەیوەندی من لەگەڵ کانی خان ڕەنگە زۆر کەس باوەڕ نەکە زۆر سەیرە ژانی من هەمووی وایە دەبێن دەبیر لێ بکەوە ژەباوانەیە زۆر خۆشە بەس خۆشە کانی خان تاوان خۆی ئەکتەرێک بوو لە تیپی شانوی لادەیی ئەو کاتی میش دەرهێنەری بووم بۆ ماوەی سێ چار بەرهەمم بۆیان کردووی تو بەغدا و هەموو لادەیەکان زۆربەی بەرهەمەکانیان پێشکەش دەکرد لادەیەکانی هەولێر خۆم دەچووم وەکو دەرهێنەر حەزم دەکرد ئیشەکانی خۆم ئاگدار بم طبعا هاتوچوی ماڵەوەی دەکرد باوکی برادری باوکم بوو خۆی لەگەر سەمیرە خان یان پەیوەندی زۆر جوان هەبوو لە زمانی سەمیرە خان ڕۆی 20 ساڵ پچڕا من کەتمە ئەوروپا و ئیتر ئەویش کەتە دنیایەکی تر و 20 ساڵ پچڕین پاشی وەفاتی سەمیرە خان ئەو لە تەلەڤیزیۆن بینی بووی کە سەمیرە خان وەفاتی کردێ ئیتر هەوڵیدا سەرخۆشیەکەم لێ بکاتن سەرخۆشیەکە بۆ سەرداوەکەش سەرداوێکی نوێ لە بیرمایە قسەشم پێ گوت کە تەلەفۆنی کرد چونکە ناوەکەی لەگەر ناوی کچی پورم یەکە ئەمن وام زانی کچە پورەکەمە بەڵام دەنجشی بە دەنجی کچە پورەکەم نەدەچوو لام سێر و نەمزانین چ لە زاکرەتان نەما بوو ئەو سەوتە نەوەڵڵا لە زاکرەم ما بەس گوتم ئەوە هەونیە گوتی ئەمن کانی تیپی شانوی لادەیی مەساعدم گوتم ئۆ ئەت و 150 ئازارەکانی منت کەم کردەوە بۆ ئەوەی ئەخرم بەشێکی زۆر خۆش و پڕ لە ڕاستی و خاوێنی بوو یعنی ئەوان زۆر میمە پەیوەندیەکی ئەو کاتی ئەتو ئەگەر چ دڵسۆزێک تەبا دەبووە خاوێن بی بەس لە چارچیوەی خاوێنی بعد با دەری زۆر ناشرین دەبوو فەو پەیوەندی زۆر خاوێن بوو ئیتر ئەوە پەرەیساندوو تاوەکو ئێستا بێکەوە دەژین ژێریەک بنمیی ماڵێکە بە ئاسوودی دەژین بە پەیوەندی لەگەڵ مناڵەکان تا چۆن برادرین ئەم دائیم دائما تو لە ئەوروپا ئەگەر کوڕەکانت نەدۆڕێنی دەبی ببی بە برادریان ئەگەر بتێ باوکاتی بکە هەمان دەدۆڕێن ئەمانێکیان ئەوە کوڕی گەورەم زوهێرە ئەویتیان سالاری کوڕما ئەویش خێزانی زوێرە ئەو کوڕی لە باوشیتی ئەوەش کوڕی زوێرە ناوی سعدونە ناوی سعدونی دووەمە سعدونی کچکە سعدونی کچکە بەڵام ئەو دەڵێ ئەمن گەورەکەمە تو کچکەکەی باشە قەیناک خۆیان دیکتاتۆرە جوانەکانن با گەورەکە هەر بۆ ئەوان گوتم بۆ برازیل ئەمە شوێنێکی جوانی ماڵیە ئەوەش هەر زوێری کوڕمە لەگەڵم کوێ ئەو شوێنە ئەوە ئەبزانم مالی ئەوەیە خەلیابێ قەناعەتی مامۆستا خەلی دوا هەمین پرسیار بەڵێ هەولێر لای تۆ چییە؟ خۆی بە شێوەیەکی گشتی پێ دەڵێم کوردستان هەر هەمووی کوردستان کە گوتت کوردستان لای من هەموو گیانم دەلەرزی لەگەری یعنی نەک کوردستان بەس هەموو کوردستان هەر چوارلەشی کوردستانی گەورە چونکە من طبعا ئەندامی کۆمسیۆنی کولتوریشمی کۆنگرەی نەتەوەی کورد لەگەڵ هەر هەمویان تەعاملم کردووە دڵسۆزێکی زۆر جوانی کورد بێکەوەیە ئەوەندە لای من کوردستان یعنی من وا حەز دەکەم کە کوردستان دەتوانێت هەموو شتێکی جوان بکە بەڵام لەناو ئەو کوردستانی هەموو خۆش دەوێت طبعا هەر هەمووی بەس بکەم ئەمن ئاو هەوای هەولێر لە ناوی گەورە بووم و ناوی ژاومە یعنی گەلێک زەحمەت دەتوانێت دایکەوانە ئێوەش تەوان هەموو خۆشەویستن و برادران هەموو خۆشەویستن سلێمانیش خۆشەویستە و دۆچ خۆشەویستە و ئامێدیش خۆشەویستە قامیشلیش خۆشەویستە مەهاباد لێی بوومە لەگەر زیادە سەد ئاخر دو قسەمە دەکەم لەگەر زیادە سەد لە مەهاباد کابرا گوتی تا سعدونی نزنەی نە ئێرە نابی چکە تۆ بەوی دەچی زیادی گوتی ئەوە برایەتی چوین سۆران گەڕان گوتی کاکە گوتی بەخۆیتی یان قەت لەبیر ناکرێت زۆرش بەخێر زۆر سپاس بڕێن کاتە ئیسە بۆ شوێنەکان دەڕۆین و زۆر سپاسان دەکەم و دڵخۆشتان کردن ئێمە لە خزمەت جەنابتان بەڕێز فەرموود ئێرە تێراوە ئێرە تێراوەی ئێستا تێراوای ئێستا تێراوەی کەون جیاواز بوو گەلێک جیاواز بوو ئێرە نیە ئەوە کەند بوو کەندێکی ئاو ئەو خانیانە هەموو لەسەر ئەو کەندە بوو بەرامبەرت ساحەیەک بوو بۆ یاری تۆپانێ تاوان ئێرە ئێوارانێمە لێی دادەنیشتی وەکو گەنجەکان و لە دەرەوە کارەبا هەبوو وەکو لە ژۆرە کارەبامان نەبوو بۆ
نەبوو جا ئالە فەقیری بۆ ئالە هەژاری بۆ ئالە بەرەوەی هەستان پێ دەکرد پێویست بێنیە نازانم بەڵام بە عمودەکانەوە بە عمودەکانە هەبوو داهاتین لە دەرێ دادەنیشین لێرە دەرسمان دەخین تەڵەبەکان لێرە دەرسمان لێرە سعیتانێک لێرە سعیمان دەکرد ئیبتیدایی متەوەسەل لێرە تەواو کردیا لێرەوە دەچوونە سەیداوای بە پێیان بە پێ بۆ مەکتەب بە پێیان لە بۆ مەکتەبەکە دوور بوو بەڵێ دوور بوو مەکتەبەکە بەیانی ئێوارە بوو مامۆستا ئەمە ماڵیەوە بوو ئەوە ماڵی ئێمە بوو ئەوەش ماڵی پورم بوو تەنیشتە باشە ئەو تەنیش ماڵ تەمان ئەم شکڵی ئێستای نەبوو ناتەوان دەرکەیەکی باشە مامۆستا تۆ ئەم ڕسمەت لێرە گرتووە ڕاستە وایە ڕاست ئەتوانین ئەم ڕسمە بگرینەوە ئێستا بەو شێوەیە ئێستا لە بن ئەو دیوارەی ئەو ڕسمێ بگرینەوە یا باش با باش ئەگەر هاوڕەکانم یارمەتیمان بن جیاوازی بزانە جیاوازی ئەو کاتی ئێستا باش تەماشاکەوەنیە باڵێ جیاوازی ئێستاکە باڵێ ئەو کاتی ئەساڵەتە چ تێدا حتى دیوارەکان ڕاست بە پێ ئەو دیوارە خشتانی کە هەبووە ئێستاش هەندێک لە هەندێک شوێنە ئەو مەعالیمانە مامۆستا ئەوانە ماوە مامۆستا ئەو وێنەی مناڵی تۆ لێرە شێواوە مەسەن بۆ نمونە ئەو ئاپارتمانانە نەبووە ئەو شوێنانە نەبووە ئەسە فێک ناخوازی بۆەوەی کە وێنەی مناڵی تۆ وێنەی حەزەکانی مناڵی تۆ لێرە شێوێ والله ئەسەفەکە دەزانی چێ کات ئاسۆ پێت خۆش بوو چۆن بێ ینی کە ئێستا دەیتەوە ئێستاش زۆرێک لە جوانی تێدا نییە امتیانە بەقەنەعەتی من ئێستا عشوائیە و هەڕەمەکیە بەس شت دروستکردنەوە بەس یعنی پڕکردنەوەی بۆ شایی یعنی ئەگەر بێت و وەکو جاران پاراستراو بە یان وەکو جاران سادەیە چتێدا باە شتەکان بەڕای گەلک جوان بەڵێ مامۆستا جوان تەماشا ئەو وێنەیە بکە حەزەکەم ڕێک وەکو ئەو وێنەیە هاوڕەکانم وێنێکی کرد بگرن بۆەوەی جیاوازی نێوان ئەم تەمەنە لەگەڵ ئەم تەمەنە ببینینە بەڵێ مامۆستا جانە فەرمووت ئەمە شوێنی شانۆی گەلە ئەوە کاتی خۆ پێیان دەگوت هۆڵی ابن مستۆفی ئێستا بە قسە ئاوایە کە ڕوخاندیان تەواانە من لەگەرەوە بووم کە بڕوخێ بۆ لەبەرەوەی شتی هوەری تێدا نەماوە یان زۆر جا دڵم لەوە ناخۆشە کە نازانم ئێمە بۆ کولتورمانەوە فەرامۆش کردیان کە بە دڵیم بەلای من ژیان ئیمکان نیە بڕۆ بەبێ کولتورە مامۆستامە زۆری لاکمان کردی بە هیوام ئیشاڵڵا ئەم شانۆیەش جاریش کە بنیاد بنێتەوە سعدی نوێنێس وەکو 1970 جاریکی کە یا دەرێنام بکاتەوە یان ببێتەوە بە ئەکتەر جارێکی تر لە هەموو شوێنەکان دەست و پەنجەیەکی ڕەنگینە دیارە جارێکی کەش با بڵێن جێ پەنجە و جارێکی کە بە دیوارەکانی ئەم شانۆیە خوا عمر بدا و قەنەعەتشم هەیە دەدا ئیشاڵڵا ئاچکۆ نیازی دڵە دەبی پەنجەشی بۆ هەڵە نوێ دابنین ئەمن سواسەکی تایبەتی لۆ جەناب سواسەش تایبەتی لە بۆ ئەو هەموو گەنجە جوانە کە دەیان بینم ئەو بەو نەفەسە کار دەکەن زۆرم پێخۆشە لەبەرەوەی کارکردنی خۆم و گەنجاتی خۆم دێتەوە بیر کە ئێستاش هەر گەنجمیان ماشەڵڵا لێوێ هەر گەنجی پێشەوەی کەوا با بڵێن بەرنامەکە بەجێبێڵی ئێمە تەماحمان لەوە هەیە کە لەگەڵ بەڕێستان من و تۆ شوێنەیەک بگرین بۆی ئەو وێنەیە ببێ بە وێنەکانی دوێنێ سعدونی گچکە حیاتی بۆ بام کاتە وێنەکانی دوێنێ و ڕێزی وێنەکان ڕێز